دیارە خۆتان نەزانن چەند ڕۆژێکە هەم موچەخۆرانی هەرێمی کوردستان دواکەوتووە و هەم چەند مانگێکیشە لێبڕینی موچە بەردەوامەوە. ئێستاش بڕیارێکی تازای ئەنجومەنی وەزیرانی حکوومەتی هەرێمی کوردستان هەبوو سەبارەت بەوەی کە ئەم موچەی کە درێت موچەی مانگی نۆیە دیارە بۆ ئەمە پەرلەمانی کوردستان پێویستی بە ڕوونکردنەوە بۆ ئەمڕۆ وەزیری دارایی و وەزیری هەرێم بۆ کاروباری پەرلەمان سەردانی لیژنەی دارایی پەرلەمانی کوردستانیان کرد. ماوەی 4 سەعات کۆبوونەوە ئەنجامدرا. ئەوان ڕوونکردنەوەی خۆیانیان داینێ سەبارەت بە بڕیارەکەیان و کۆمەڵێک زۆر پرسیاریش کە لای ئەندامانی لیژنە هەبوو پرسیار ڕوبەڕووی جەنابی وەزیر کرایەوە. یەکەم ئەو ئیتفاقی کە ئێستا لەگەڵ ناوەندا ئەکرێت بە پێی نووسراوێکی وەزارەتی دارایی عێراق کاتووە بۆ وەزارەتی دارایی هەرێمی کوردستان پێویستە ئەو مانگانەی دانی موچە لەگەڵ عێراق ڕێک بخرێتەوە بە پێی ئەو نووسراوە. لەبەرەوە پێویستێ کرد کە ئەمەی کە چەند ساڵێکە بەردەوام ئەم سێ موچە لە دواوین وەزارەتی دارایی ئەم ڕوونکردنەوەی دابێمە کە بۆی ئەو بڕیاریان داوە بۆی ئەمە ڕێک بخرێتەوە بکرێتە موچەی مانگینەوە. پرسیارمان لەسەر ئەو 5 موچەیە کرد کە سییانیان بریتە لەوەی کە درێژایی هەیە لە ساڵی 2016 حەڤەوە تاوەکو ئێستا کە ئەوەش ئیتیزاماتێکی داراییە کەوێتە سەر حکوومەتی هەرێمی کوردستان وە گوانەی پێشوو کە هەبووە لە قانونی چاکسازی دیارە ئێمە قسە لەسەرەوە کراوە کەەوە بە ڕسمی بە قانونی ئەو پاشەکەوتی موچەی کە لە ڕابردووە هەبووە بۆتە ئیتیزاماتێکی دارایی لەسەر حکوومەتی هەرێمی کوردستان. ئەو دوو مانگەشی کە لە ساڵی 2020 دواکەوتووە موچەخۆرانی هەرێمی کوردستان بە پێی ئەو ڕێکەوتنەی کە لەگەڵ عێراق ئەکری ئەوەی جەنابی وەزیر ڕوونکردنەوەی دابێمە ئەگەر ئەو ڕێکەوتنە بگێتەوەی لە کۆتایی ساڵا و قەرزانە بگەڕێتەوە بەڵێنی ئەوە ماوەرگرتووە کە ئەو موچانە بگەڕێتەوە. ئەگەر ئەو کاتێک کە قەرزەکە نەگەڕایە و موچانە دابەش نەکەوە جارێککە حکوومەتی هەرێمی کوردستان قسەیشی تازەیە بێت لەسەر ئەم بابەتە. ئەمە کۆی گشتی ئەو کۆبوونەوەی بۆ باسی ئەو لێبڕینەی کە لە چەند مانگی ڕابردوو لە 121 لە موچەخۆرانی هەرێمی کوردستان بڕاوە. ئەم مانگەش کە موچە دابەش کرد لە سا 18 بڕێ مەسیری ئەمەش کە ئێمە چەند جارێک لە لیژنەی دارایی پێشتری لە راپۆرتێک کە لەسەر بارودۆخی دارایی هەرێمی کوردستان نووسی بوومان ئێمە ئیشارتمان بەوەیەوە کە ئەم لێبڕینە دیار نییە ئایا پاشەکەوتە یان لێبڕینێکە جاریشکە ناگەڕێتەوە ئەوەشیان باسکە کە ئەمە جاریشکە ئیتیزاماتێکی داراییەکەوێتە سەر حکوومەتی هەرێمی کوردستان و لە داهاتووە حکوومەت بە پێی یاسای چاکسازی قەرزاری موچەخۆرانی هەرێمی کوردستانە بێ و زۆر سپاس بەخێر بێن. بەندەوەکو ئەندام لە لیژنەی دارایی کێشەکە ئەوەیە کە حکوومەتی هەرێمی کوردستان جیرۆدەی هەڵەکانی قۆناغی ڕابردوویەتی و مەسەلەی پاشەکەوتکردنی موچە و ئەو مانگانەی کە هەر لە سەرەتای کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان کەڵەکە بوو لە پاشەکەوتکردن و دواتریش چەند مانگێک حکوومەتی هەرێمی کوردستان لە کابینەی نوێمە معاش و موچەی نەداوە. ئێستا لەگەڵ بەغدایە گفتوگۆ هەیە و ئیتیفاقی مەبدەئی هەیە بۆ چارەسەرکردنی دۆخەکە. بەغدا داوای کردووە کە ئەبێ سیستمی موچەی هەرێمی کوردستان و عێراق یەک بخرێ بۆ معنایی ئەوەی کە ئەگەر بەغدا مانگی نۆی نرد هەرێمی کوردستانیش موچەی مانگی نۆ بدا چونکە ئەمە هەر لە ڕووی تەدقیق و وردبینی و بەدواداچوونەوە هەتاوەکو حساباتی دارایی زۆر پێویستە بۆ یەکخستنی. بەڵام ئەوەی کە کێشەیە ئەوەیە ئەو چەند مانگی ئەو 5 مانگی کە لە مانگی 4ەوە تا مانگی نۆ ئەو 5 مانگە تەبعاً کێشەیەکی گەورەیە کە ئێمە بە حکوومەتمان وت و بە وەزیری داراییمان وت کە ئەمە مخالفەی قانونە و لە 121ەکە مخالفەی قانونە و 118ەکەش مخالفەی قانونە و ئەوانیش تەکیدیان کردەوە کە ڕاستە ئەمە مخالفەی قانونە. بۆیە ئەگەر محکەمە و ئەگەر دادگا و ئەگەر سەرۆری یاسا هەبێ بەڕاستی ئەبێ بەرپرسان و بڕاردەران لە حکوومەتی هەرێمی کوردستان دادگایی بکرێن لەسەر ئەو سەرپێچیە یاساییانەی کە کردویانە لە لیستی موچەیە. ئێستا ئەم چەند مانگە ئەم 5 مانگە کە بڵێن پێشێل کراوە 2 مانگی لە مفاوەزاتان کە بەغدا بیدا 3 مانگیشی بە پێی تەسریحی وەزیری دارایی ئەکرێ بە پاشەکەوت و ئەچێتە سەر پاشەکەوتەکەی تر کە وەکو وتمانەمە بێگومان مخالفە و سەرپێچی یاسایی.
وەزیری دارایی ڕایگەیاند کە لەسەر بەغدا وەستاون ئەبێ بەغدا گوایە ئەمڕۆ استحقاقی هەرێمی کوردستان بنێرێ ئەو کاتە هەرێمی کوردستان واتە 320 ملیارەکە بنێرێ ئەو کاتە هەرێمی کوردستانیش دەسەکا بە دابەشکردنی موچە خۆرانە. پارە هەیە بەڵام حکوومەت گیری خواردۆ بەدەست چەندین هەڵە و چەندین سەرپێچیکە وای کردووە کە بۆ نمونە خاڵە گومرجیەکان ئەکرێ 1.10 داهاتەکان بەرز بکرێتەوە ئەگەر ئەو چاکسازیانەی کە پێویستە بکرێ بەڵام دیارە گەندەڵەکان و دیارە ڕێگریەکان لە خاڵە گومرجیەکان و چەندین شێوازی تری داهاتی ناوخۆی هەرێمی کوردستان وای کردووە کە ئەو داهاتانە بەردەست نەبن دەرەنجام حکوومەتی هەرێمی کوردستان چاوەڕێی بەغدا بێت تا بەغدا پارەی بۆ بنێرێ و موچەش بدرێ ئەجنا پارە هەیە.